لە حاڵەتێکە ئێمە وەکوا بێت 3 شەفت ئیشمان کردبێ. بەڵێ ئێمە چەندین نوێنەری بژمێرمان هەیە و منیش یەکێکم لە نوێنەرەکان. ئێمە کە سەرژمێری دانیشتوانی عێراقمان کرد و هەرێمی کوردستانیش کە وەکو بژمێرە کوردەکان عقدێکی دوومانگیمان بۆ کراوە لە کاتێکا عقدی دوومانگیمان بۆ کراوە پارەی 1 مانگمان پێدراوە بڕی پارەکەی کە ماوە 250,000 لەم بینی عێراق و هەرێمی کوردستانە ڕوون نییە یعنی بۆچی کە ئەم کارە ناکەن ئەنجا عقدەکەمان 15 بۆ هەڵوەشێنراوەتەوە ئێمە لە کاتێکا ئەوەی نوێنەر ئاگای لێبێ ئەم قسەی بە وجدانانەوە بکەین مانگی 2-3 پێمانزانیوە کە هەڵوەشاوەتەوە ماقدەمان لە 15 هەڵوەشاوەتەوە کە ئێمە عقدێکمان هەبوو لە بژمێرەکان لە 1/11 تاوەکو 31/12/2024 لە حاڵەتێکا بژمێرەکانی تری عێراق پارەی خۆیان وەرگرتووە بۆچی حەقی کورد بەم شێوازە بێ ئەگەر لای بەغدادە دەسەڵاتدارانی ئێمە چۆن قبوڵ یەکەن یعنی بژمێرەکانتان خۆتان ئەزانن هەموو کوردیەک هەموو تاکێ بە مناڵەکانیشمانەوە شارەزا و ئاگای لەوەی هەیە کە بژمێر 12 شەو ئەچووە ماڵانەوە 11 شەو ئەچووە ماڵانەوە کابرا خەوتە بوو یعنی بۆچی حەقی کورد بەم شێوازی لێبێ من داوا لە لایانی پەیوەندیدارەکەم ئەگەر لای حکوومەتی عێراقا بەڵکو ئێوەش لەگەڵماناوە ئەوەی وەڵامی ئێمە دراوەتەوە ئەڵێن ئێوە ئیشی 1 مانگتان کردووە لە حاڵەتێکە ئێمە وەکوا بێت 3 شەفت ئیشمان کردبێ هەمووی شارەزای پێویست ناکە ئاگای لە وەزعمان بۆ بژمێر هەموو ماڵێک ئەزانێ